چاوم پڕە لە وێنەی نەبینراو ئاوێنەیەکی هەڵماوی بارانی ڕقیدا کردووە بەسەر باڵای خەیاڵەکانمدا. هۆڕاوچی تووڕەم لە تاپڕ و فیشەک لۆخەکەت، لە تەکبیرکردنی ڕاوەکەت، خۆزگە سوورەکە روێشکی ژێر بنچکی بڵاڵ و کتڕاو نەکردایە، ڕێت پێ بدایە، لە بەفرە بەسەرا شەوگەڕی کردایە، خۆزگە بتهێشتایە لەگەل گزنگی خۆر و بەفرە، گوێی بۆ تەقەچێوەی تۆ گرتایە. ئاخ لە ژێر کڵێڵەی بەفرا دەرت پەڕاند، بەناو دارستانی چڕا هەڵت سووڕاند، بێخەبەر لە تۆ هاتەوە پاشە شوێنی خۆی، نامرۆڤانە کەمینت داخست بۆی، دەرگات پێگرت وەک خەتە بزێن کە دەوریت گرت، خوێن و بەفر و گۆشت و ساچمەت تێکەڵ کرد، ئاواتەکانیت هەمووی لەناو برد، زستانیشت دڵگران کرد، ئەوە ویژدانە بەبێ ڕەحمانە تۆ ئەو کارت کرد.